تەوەری یەکەمی ستۆدیۆ باس لەواکەن کە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات کۆنسرتێک بۆ هونەرمەندی دەنگخۆش دکتۆر ڕەوا جەمال ئەنجامەدرێت و تەواوی داهاتی کۆنسرتەکە ئەبەخشێت بە نەخۆشانی نەخۆشخانەی هیوا و هەروەها سەنتەری ژیانەوە. بۆ ئەمە بەسەر بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر کۆنسرتەکە با بزانین ئامادەکاریەکانی کۆنسرتەکە لە ئێستادا بەکوێ گەشتۆ میوانداری دکتۆر ڕەوا جەمالمان کردە بۆ نیە ستۆدیۆی کورسات مەگەزین. دکتۆر ئێوارەت باش بێت و بەخێربی بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. باش، زۆر سپاس چاوی من. زۆر سپاس. دکتۆر لە ئێستادا ئامادەکاریەکانی کۆنسرتەکە بەچی گەشتووە؟ وەکو ئامادەکاری سپاس بخوا ئێمە ماوەی تقریبن 5 ڕۆژێکە خەریکی پرۆڤە و دابەشکردنی موزیک و کاری هونەریەکانی کۆنسرتەکە تەواو بووە. ئەمڕۆ دو ئامادەکاریەکان کرا و با بڵێن دەنگ و ڕنگ و ڕووناکی و ستەیجوانش لە تەواو بوو نابوو تا ئێوارە. زۆر باشەکەواتە وەکو ئامادەکاری و ئامادەکاری خۆتە تەواو کردووە. ئینشاڵڵا چاوەڕێین بەس بینێ بتوانین خزمەتێکی هەردوو سەنتەری ژیانەوە و خەسخانی هیوا بکەین بە کۆمەکردیان بە هاوکاریکردنیان بۆی بتوانین چمکێکی ئەگەر بچووکیش بێت ئەو بارەگران و ئەو ئەرکێکە لە سەر شانیانە هاوکاریان بین. دکتۆر بیرۆکەی کۆنسرت دڵنیام هەمیشە لە بیری هونەرمەندا هەیە، بەڵام چ شتێک پاڵنەری دکتۆر ڕەوا بوو بۆ ئەوەی کە کۆنسرتێک ئەنجام بدات و لە هەمان کاتا داهاتی کۆنسرتەکە ببەخشێت بە نەخۆشانی شێرپەنجە؟ سپاس. هەڵبەت من بە خۆشحاڵیەوە ئەمە یەکەم جار نییە، سێم جارەکە کۆنسرت بۆ توشبوانی شێرپەنجە و نەخۆشخانەی هیوا سازەکەم. هاوین هەنێک لە دکتۆرە بەڕێزەکانی کە لە سەنتەری ژیانەوە و نەخۆشخانەی هیوا داوای ئەویان کرد کە کۆنسرتێکی خێرخوازیان بۆ ئەنجام بین بە خۆشحاڵی و وتمان بەسەر چاو، بەڵام ئەو بوتیان با بیکەینە مانگی لەبەرەوەی مانگی ئۆکتۆبەرە و مانگی هۆشیاری شێرپەنجەی مەمکە و ئیتر ئەو چالاکی و پانێڵ و سیمینار و پرۆژانیان زیاترە بێت لە مانگایوتیان ئەم پرۆژێش وەکو کۆنسرتەکە بیکەینەوە کاتەوە. زۆر باشە. دکتۆر کاردانەوەی گوێگرانت چۆن بوو لە بەرامبەر ئەنجامدانی ئەم کۆنسرتە؟ سپاس بخوا خەڵکێکی زۆری تایە کە هەم من 2 ساڵیشە کۆنسرتم نەکردووە، هەم لەبەرەوەی پرۆژەکەش پرۆژەیەکی مرۆیی و خێرخوازیە. الحەمدولیلا بەشی ئەوەنە ویژدانی زین و ماوە و خەڵکی دڵسۆز بە تاسەوە چاوەڕێەکەن ئینشاڵڵا کۆنسرتێکی سەرکەوتو بێت چ لە ڕووی هونەریەوە و چ لە ڕووی ئەوەی کە بتوانین وەکوتم کۆمەک و باربووی ئەو براو کەس و ئازیزانەشمان بکەین کە گیرۆدەی ئەو دەردەکوشندێ. پێش بەرنامەکە هەواڵێکی دڵخۆشکەرت یاینێ لەبارەی بلیتەکانەوە خۆت بە بینەران بڵێ بابزانین هەواڵە خۆشەکە چییە؟ سپاس بخوا الحەمدولیلا زۆرینەی بلیتەکان تەواو بوو و تەسەورەکەم ئەم شەو کۆتایی بێت لەخوا بە زیابێ وکوتم پێشوازیەکی باشی لێکرا و ئەمەش بەشێکی ئەگەڕێتەوە بۆەوەی کە وەکوتم کارەکە مرۆیی و خێرخواییە و بەشێکیشی وەکوتم 2 ساڵە کۆنسرتم نەکردووە، ئیتر بە ئومێدی بتوانین کۆنسرتێکی هونەری جوان پێشکەش بکەین. هەرجگە لەوەی کە گوێگرانی دکتۆر ڕەوایان لەوێ ئامادەیانە بە پێم وابێت بەشێکی دیکەی تکتەکان خەڵکی کڕیویانە، ینی ڕێژێکی زۆریان کڕیوە لەگەڵەوەی کە ئامادەیشیان نابێت. بلیتیان کڕیوە وەکو پاڵپەشتێک وەکو باربوویەک بۆ ئەو بیرۆکەیە. زۆر باشە. دکتۆر ڕەوا زیاتر حەز بە ئەنجامدانی کۆنسرتەکات کۆنسرتێک بێت کە داهاتەکەی بۆ ئەو نەخۆشانە بێت یاخود کۆنسرتێک بێت کە لە دەرەوەی وڵات و لە شوێنەکانی دیکەی کوردستان ئەنجامی بێت؟ ئەزانی چی سازکردنی کۆنسرت لە وڵاتی خۆمان ئەوەنە زەحمەتە و ئەوەنە ئامادەکاری ئەوێ و ئەوەنە پێویستەکە بە چەند ستافێک خەریک و سەرقاڵ بن بۆ ئامادەکاری چ جایەوەی کە تۆ لە دەرەوەی وڵات ئەمە بکەی لەوێ ئەتوان بڵێم هەر ئەستەمە بۆ هونەرمەندی کورد بەداخەوە یان کارێکی زۆر زەحمەتەوە بە ئاسانی کۆنسرت ناکرێت. بەڵام بەش بە حاڵی خۆم وەکو خودی ڕەوا جەمال حەزەکەم کۆنسرت بکەم باشترە وەک لە لایڤ میوزیک یان چزانم هەر بەرنامەیەکی تر. کۆنسرت زۆر هونەریانەترە و ڕاستەوخۆ بەر گوێگری خۆتەکەویت و کەشێکی هونەری زیاترە.
زۆر باشە دکتۆر بەدەر لە ئەنجامدانی ئەم کۆنسێرتە هیچ بەرهەمێکی نوێی دکتۆر ڕەوا جەمالمان گوێ لێ بێ بەم زوانە ئینشاءالله هەردووە بە دوای کۆنسێرتەکە وا بڕیارەیەکێک لە گۆرانیەکان کلیپی بۆ بکەم 6 گۆرانی ئامادەکراوم هەیە کە میکس و ماسترینگ و ڕیکۆردین و هەمووی تەواو بووە بە ئومیدوی بتوانین کە لە ماوەی نزیک لە چەند ماوەیەکی جیایە بتوانین گۆرانیەکان بە شێوەی سینگڵ تراک بڵاو بکەینەوە جاتر بە کلیپ بیان بە ئەوەی کە بڵین گرافیک دیزاینێکی بۆ بکرێت شێوەیەکی جوانی هەبێت و لە پۆرتاڵەکانی سوشیال میدیا بتوانین بڵاویکەین زۆر باشە بە هیوای بەرهەمی زۆر باش دکتۆر ئەتوانین لە نێوستۆدی کورسات مەگەزینەوە گوێبیستێکێک لەو بەرهەمە نوێیانە بین یەکێک لەو بەرهەمە نوێیانە بە چاوان بەڵام ئەمە لەوانەیە لە کۆنسێرتەکە ئامادە نەکرابێت پێم خۆش بوو یەکاتە تایبەتە بە کورسا مەگەزین ئەی بە چاوان چاو خۆش بێت هەڵبەت ئەبێ ئاماژە بۆ بەم کە ئاواز و تێکست و کاری دابەشکردنی میوزیک و ئەوانەی چۆن بۆ کراوە گۆرانیەکە دەستم بگرە گۆرانی دەستم بگرەیە ئاواز و هۆنراوەکەی هی هونەرمەند و هاوڕێی خۆشەویست بیژەن جەزایە و کاری دابەشکردنەکەشی زۆر سپاس منیش ڕێز و سڵاوم بۆی هەیە کاری دابەشکردنی میوزیکیش کاکشوانەکرم کردوێتی دەستکە خۆش بێت دەسم بگرە تا هەموو دنیا بگەڕین تەمەن چەند ساتێکی ماوە وە گوڵە دووری نەوارین دەسم بگرە وە گەڵایەک کە دەستی چڵی خۆی بەرنەدا هەتا پاییز نەیوەرێنێ لە پەیمانی خۆی لەنادا بە هیوان بەدڵتان بوو دەنگت خۆش بێ دکتۆر بەرهەمێکی زۆر جوان بەرهەمەکانە زەرەمی زۆر هونەرمەندەکانی کە بیان و ناهێنمەوە بەس بەڕاستی ئەمڕۆ زۆر هیلابووم لە سەعایەکی نیوەڕۆ خەریکی ئامادەکاری و با بڵین جێنەرال پرۆڤە و ساوندچێک و ئەوانە بووین ومێد دیێواکەین ئینشاڵڵا بەیانی بتوانین کۆنسێرتێکی شایستە بۆ ئامادە بۆ خۆشەویستانی کە لەوێ بن دڵنیاین لەوەی کە کۆنسێرتێکی زۆر جوان و زۆر باش بەڕێوە ئاچێت بێتمان جا دکتۆر ئاماژەش بەوە بە کە کۆنسێرتەکە لەکوێ بێت ئایا تاوکوس ئەگەر بلیت ماوە خەڵکی ئەتوان لەشێت کۆنسێرتەکان بلیتەکانی دەست بکەوێت تەسەورەکەم ڕێژێکی زۆر کەم بلیت مابێت و بۆ ئەوانی کە تا ئێستا بلیتیان دەست نەکەوتووە لە سبەینە لە کاتژمێر 10 بەیانیەوە بلیت لە بەردەم هۆڵی تەلاری هونەر دائەنرێت و کۆنسێرتەکەش کاتژمێر 5 ئێوارە بێت سبەینێکە کاتە پێنجشەمە 23/10/2025 لە هۆڵی تەلاری هونەر زۆر باشە دکتۆر بەدەر لەوەی کە بارێستان سبەینە کۆنسێرتێک ئەنجامێن بۆ نەخۆشانی شێرپەنجە بەنیازی لە داهاتوە بەرهەمێک تایبەت بە ئەوان پێشکەش بکەن بەرهەمێک تایبەت بە ئەوان دروست بکەن بە خۆشحاڵیەوە بۆ نا بەڵام ئەوە بێت مەسەلەن تێکستێکی شایستە بە ئەو بابەتە هەڵبژێرێت و تێکستێکی جوان بێت و ئاوازەکەش خزمەتی تێکستەکە بکات هەردووکیان تاوکەریەک بن لە خزمەتکردنی بیرۆکەکەیە من خۆم بە قەرزارباری هەموو کارێکی مرۆیی زانم و ئومێ دەکەم ئەگەر لە داهاتوە ئەو شەرەفە پێمان ڕاوا ببینرێت بەرهەمێکی تایبەتیان پێشکەشکە بۆ هیواین دەستە خۆش بێت دکتۆر ئێمە هیچ پرسیار و هیچ شتێکمان نەماوە لە کورسات مەگەزینەوە جگەلوی کە زۆر سوپاسی تۆ بکەین و حەز ئەکەین گۆرانێکی دیکەشمان پێشکەش بکەیت ئەو من وتم هیلاکە ئەو بەرهەمەی کە پێم وتم زۆرم حەز لێیە وتیشە پێشکەشەکەم تۆ گوڵی جوانیش ئێستا کۆپلێک لە شتان پێشکەشەکەم و بەس پێش ئەوە وتی کۆتایی خۆشە بڵێ زۆر سپاس دووبارە بۆ کورسات و کورسات مەگەزینی زۆر سپاس بۆ تۆش ئومێدەوارم سبەینێ زۆرینە لەوێ بەشدار بن لە کۆنسێرتەکەیەوە بتوانین پێکەوە هەم کەشێکی هونەری گوێ لە 12 بەرهەمی هونەریە گیرێ و بەدەر لەوەش هەم وەکو پشتیوانی و هاوکاریەک بێت بۆ توشبوانی شێرپەنجە زۆر سپاس بۆ مولایەک و زام کۆپلێک لە تۆگڵی جوانیت پێشکەشەکەم ئەویش ئاواز و تێکستەکەی کاکە نامۆ دایناوە نووسیوێتی و کاری دابەشکردنەکەشی کاک سیامەکی فەقێزادە
کاری دابشکردنی بۆ کردو ئەگەر بەسەرمان نەڕوات و هەڵە نەبم ئاوازەکە کاک نامۆیە تێکستەکە کاک نزار ناشادە و کاری دابشکردنەکەشی کاکسیامەکی فەقیزا دەکرد. دکتۆر گرنگی بەوانە شاکەشی زۆر زۆر کارەکانی بۆ کردن بۆ بەرهەمەکانی گرنگە چونکە ئەوانە بەداخەوە لە لای ئەمە هەر گۆرانی بێژەکە دیارە سەربازی ونن ئەوانە سەربازی ون لەبەرەوە نابێت هەوڵ و ماندووبوونەکان لەبەرچاو نەگیرێت. دەستە خۆش بێت فەرموو. تۆ گوڵی جوانی نێو بەهارانی تۆ وەکو خۆری دەم میێوارانی وێنەکەت ون نابێ لە چاوانم تۆ لە ناو دڵمایمانە ژیانی ئارامی ئەدا بەدڵ ئەوینت جوانی ئەبارێ لە پێکەنینت مەستە بم لەگەڵ چرپە و نازی تۆ خەیاڵم مەبە شێوەی شیرینت. خۆش بێت. زۆر زۆر سپاس دەکەم.